بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم لخزمات فقه مراحل أمتي إسلامية كبيغمري خواص الله عليه وآله وسلم أم أمتي ببين نازو بمعلومات بجنة هشتوا بياني همو حالكاني وكردوين حالي الرخاو خوشي أمت، هيزي أمت، لاوازي أمت، فتنة كاني أمت. إما إستا لدواي الرخاني خلافة إسلامية ولزمن غثاء كأمتك وكفي سردرياي ليه صاحبه هيج قرار برياريكي خوينية أو بو كوي بري أروا. فتنة كان لم زمنا زور قورا، فتنة أحلاس من باسكر، فتنة سراء من باسكر، فتنة دهيماء من باسكر كالرؤدا. شوار من فتنة لخزمتنا كباسي أكم فتنة كبي أو تري العمياء البكماء الصماء، فتنة ككويرة كرة لالا، فتنة ك لفرماجتك في غمري خواص الله عليه وآله وسلم أفرمت تأتيكم من بعد 4 فتن لدواي منه شوار فتنة روتان تيئك لهندي رواياتها بينج لهندي رواياتها شش لم رواياتها أفرمت شوار مينيان بريتيلا العمياء البكماء الصماء. لا أم فتنان آخر زمان توزق نزيك ليكوا شكل الرواياتك هاتوا أفرمي يصيب أمتي في آخرها فتن مترادفة. فتنة كان نزيك ليك وهند جار إنسان خريك اللي تيكشي لبيني فتنة مثلا دهيماء ولبيني عمياء جورج لنزيكي هي بلام هريا كيان خوي بو خوي كومل خال هي وكومل علاج هي تيا بابزانين بتشيا أم فتنة بناسينو كومل خالي فرمويتي تعرك الأمة فيها بالبلاء عرك الأديم. يا كمين خاليان أفرمي أم فتنة أمن دا قرصة شون بيستيق إهانيت دواء أوي كوشك بوتو تون أي كريني وردا محاولة حتى وكو توكي كي بيونا يالي بيستيق بالصافي أمينتو أفرمي أبو شوازة وأكال أمتي كأنما أمت أكويتا برلي شاوكي زور قورا أوندا كأنما أسنيكي بيايت هتاوكو بيستي ساقي أمانته واتا أم فتنة كي زور تندة خالية كم دوام أفرمي ينكر فيها المعروف ويعرف فيها المنكر. سبحان الله فتنة كأوان دب الشدة تشاكو خرابة لإنسان تيكت طبعا يسيما هرهومان اگر پرسیار من لێ بکرێت چاکە کامەیە خراپە کامە هەموو ئینسانێک نفسی خۆی ئەکاتە حەکەم و چاکە و خراپە ئەدۆزێتەوە تابەت خەڵکی ئیماندار و موسڵمان. بیرکەرەوە لەو فتنەکە ڕوومان تێئەکا شتێکی زۆر منکەری خراپ بە چاک حیسابەکرێت چاک بە خراپ حیسابەکرێت. طبعا هەندێک حاڵەت هەیە ئەم حاڵەتانە دروستە بێت لە ئومەتە بەس وەهای لێ نهاتوە تەواوی منکەر و تەواوی معروف تێکەڵ بێ بەسەریەکە. زۆر کات ئەبێ صفتێک کە زۆر خراپە سێرەکەی ئومەت هەمووی مبتەلا ئەبێ پێوەی. ئەنێ سەهەرێکێک لە ئێمە بیرکەنەوە کە فتنەی غەیبەت ڕووی تێکردوین یعنی ناتوانێت لێ قوتاروی کە ئەنەما ئەم منکەرە پیسە بۆتە معروف و چاک. اینجا هەندێک جار هەر یەکەمان پاساوێگەینەوە کەسی وا هەیە ئەڵێ لای خۆشی باسی ئەەکەم کەسی وا هەیە ئەڵێ بەخوا ئەم شتە حەقیقەتەکە یعنی هەر یەکەمان پاساوێ جۆرە لە پاساوێنەوە ئیتر جاری وا هەیە غەیبەتەکەمان تاکیە جاری وایە جەمعیە یەک باسی گروپی گەورەی موسڵمانان دەکەن هەر هەمووی ئەمە منکەرێکە کە تیامانە خەریکە بێتە معروف وە زۆری تر یعنی یەکێک لەو منکەرانەی کە هەمانە خەوتنی ئیسلامی دوای نوێژە عیشا ڕاستەوخۆ دەست پێک مەگەر ئیشێکی زۆر ضرورەتە بێ بمێنیتەوە دەی تەسەوور کە لە ئەمڕۆیە
ئەگەر کەسێ زۆر زوو بخەوێ میوانی بڕوە ئەڵێن چییە چ خێرە نەخۆشی مشکلەیەکەیە کە ئەنەما معروفەکە وەتە منکەر منکەرەکە چۆتە شوێنی وەتە معروف بۆیە ذەوقی ئیسلامی تیامەنە زۆر کەم بووتەوە بەڵام لە کاتی ئەو فتنە ئەفەرمێ حتى ينكر فيها المعروف ويعرف فيها المنكر سبحان الله لوز كاتي فتنة منكر كان بتشاك أجمرن بعكس شوا شاك كان وجوانيا كان كأمتي إسلامي لسري برودة بنت منكر كشيء كتير هي لو زمنه نشانه كتير هي إنسان ممكن بمري لا شيء ممكن الضل بمري طبعا مردني ضل یەکێک لە گرفتە زۆر گەورەکان دڵێ غافڵ بێ هێشتا باش بەڵام بمرێ کێشەیە ئەلەمە زۆر باسی مردنی دڵیان کردووە وە چۆن زیندوو ئەبێتەوە چی ئەبێ لە قورئانە لە سونەیە ئەحادیث زۆریان باس کردووە ئەفەرمێ سبحان الله لە کاتی ئەو فتنەیە تەموت فيها قلوبهم كما تموت أبدانهم نابێت ئەوەی کەسێک دوان سیان دڵی مرد بێ هەموو دڵیان ئەمرێ ئیتر خواناسی چێژ لێ ناکەن لەزەت ناکەن تاعەتەکانیان هەستی پێ ناکەن چۆن ئەبدانیان مردووە باشە چۆن ئەبدانێک بەدەنێک ئەمرێ دڵیان ڕەک ئاوە ئەمرێ طبعا مەسائلی مردنی دڵ بابەتێکی تەفسیلە دڵ نەخۆشەکەوێ دڵ تووشی فتنە ئەبێ دڵ تووشی غەفڵەت ئەبێ دڵ ئەمرێ ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە دوای نوێژی بەیانیان طبعا ئەوەیەکە لە اجتهادەکانی ابن تەیمیە ئەفەرمێ لە دوای نوێژی سونەتێک کرد هەتاوەکو ئیمام یا قامەت ئەکرێ بۆ نوێژ ئەفەرمێ لەو بەینە ئەگەر چل جار بڵێ یا حەی و یا قەیوم بڕەحمەتیکە ئەستەغیث ئەفەرمێ دڵی مردوود زیندوو ئەبێتەوە طبعا ئەو مەسەلە نە فەرمایشتێکی لەسەرن لە قورئانە هاتووە ئەوە اجتهادی عولەمایە لە تەحدید و دانانی وەقتی هەندێ لە عیبادەتەکانە طبعا أو تري هر عبادة توقيتي ودان را بدعة وهانية أو ابن تيمية رحمة الله عليه أو هنا وك هر كسي تشل جار تحديدي كاتي كردو تحديدي عددي كردو الله ما تجربة كردو ضلك الزندو أبيتو أقر بلي يا حي يا قيوم برحمتك أستغيث تشل جار وتعقيب كرا وزور سودي لي ورقري لدروز بونو قرانوي تشيج بونا ونيجب وطاعته وعبداياتيت زۆر کات ئینسان بێ ئاگا ئەبێ پێویستی بە زیندووکردنەوەی دڵەکەی هەیە مهم لەو زەمەنی فتنەیە یەکێکتر لە کێشەکان ئەوەیە لە زەمەنی فتنەی کوێر و کەڕا ئینسان تووشی حاڵەتێک ئەبێ کە حاڵەتەکە وەهایە دڵی بە کامیلی ئەمرێ نەک نەفەرێک و دوانمان ئومەتەکە پێکەوە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە ئەفەرمێن لە ڕیوایەتەکە تەموت فيها قلوبهم قلوبی ئومەتەکە نەک دانە و دوانیان هەمووان دڵیان ئەمرێ کەما تەموت ئەبدانهم یەکێکتر لە خەسەتەکانی ئەم فتنەیە فتنەیەکی عامەیە ئەفەرمێ لا يبقى بيت من العرب والعجم إلا ملأته ذلا وخوفا ئەو فتنە ئەوەندە ترس لە دڵی موسڵمانانە دروست ئەکا ماڵێکی عەرەبی و عەجەمی نامێنێ إلا زەلیلی و ترس ڕووی تێک طبعا زەلیلی و ترس تصور كأمر أمتي إسلامي لتش زلتك وترسك يعني هيج هنجاوج نتواني سر بخوبني اقتصاد عسكر تاريتي سياسة حتى زي وزارة هم داير كراو يعني تصور كسيق لحلب جا قد تماتب كزررك باشا شو اقتصادك داير كراو نقلة بابلن لا أستي هلب جا ولا لا أستي كردستان لا أستي عراق سيريك مليكي أقوري يكتر دا أن حزب الله أبري حزب بهيزك حزب الله وازك همو بتسي كافر خلق مسلمان كيش درتان يكنية ذل خوفك هر همو يقرتوا توا أم مصيبة أو أن دقوري للرواية كافر المطبقة كأنما همو طبق بصر خلقه تطبيق أبي بصر همو خلقه قشتي همو خلق إجريتوا أو ذلة خوف لو رجاء دل خوشي أم فتنة شيء الروايات كبيغمر صلى الله عليه وآله وسلم أفرمي دوانزة صال للروايات كتيرا هاتوها هجدة صال درجة أكيشة بسر أمت لدواي هجدة صالك أخوة درو أكاتو لأمت أم عمياء وصماء وبكماء بسرية ونامنة أم قرساياتية بلام لماوي أو هجدة صال ودوانزة صالة أفرمي فتنيك واروتان تيئك يقتل من كل 9 7 نوكس حوتي لي أكجري
واتە دوو کەس ئەمێنێتەوە لە 9 کەس. تەسەووڕ کە ئەم فتنە بێت چەند گەورە بێت. یعنی تۆ حساب کە لە 18 کەس 4 کەس ئەمێنێتەوە وهكذا حسابات لە عالەمە مرۆڤایەتی کەم ئەبێتەوە. طبعا ئێستا دەستی زۆر گەورە هەیە بۆ کەمکردنەوەی ئینسان لەسەر زەوی و ئیشکردن لەسەرەوەی تر ڕۆژە بە ناوی کۆڕۆنا. ئەو کۆڕۆنا زان چه فتنەیەکی گەورە بوو، بەڵام خۆی گەورە سوبحان الله ئینسانی بە شێوە ئەزێکتە خەلق کردووە. ویستیان ئینسانیەت تەواو بکەن، پێیان تەواو نەکرا، بە زۆر هاتن بە دەرزی بە لوقاح، ئەبێ ئیلا ئینسانیەت توشکین. سبحان الله خۆی گەورە تاقەیەکی وایە و بە ئینسان کە دەرەقەتی هات. ئەوەی کە ئەوان لە مخێلانە هەبوو نەجاحەتی نێنا، وەکو تەڵال ئەبوو غەزالە ئەڵێ کاتێ نەخۆشەکەیان بڵاو کردەوە تەسەووریان ئەکرد لە 180 خەڵک بیگرێ، سەیریان کرد لە 156 گرێ. بە لوقاح گەیانیانە لە 140 خەڵکی بە زۆر. هێشتا لە 140کەش نەجاحەتیان نەهێنا، قیلەتێکی زۆر کەم لە خەڵک مرد بەچاو ئەوەی کە دایان نابوو ئەو فکرەیە کە دروستیان کردبوو. بۆیە وازیان لێهێنا، زانێن نەجاحەت نایەنێ. بۆیە ئێستا دیقەت بدەن حتا لە مەتارات و ئەوانە و تەجلیدات و حتا لە زانکۆکان و لە دەوائیرا و ئەبووە ئیلا خۆت بە مەسەلەن بکوتایە ئینجا بڕۆ. ئێستا هیچ ئەوان نەما، چونکە درۆ بوو خەزێکە. ئەو فکرەیە کە هێنایان نەجاحەتی نێنا بۆ کوشتنی ئینسان، بۆ لەناوبردنی ئینسان، بۆ کەمکردنەوەی ئینسان. ئەم فکرە زۆر زۆر ئێستا ئەی تەسەووری ئەوە مەکە لە ئەهلی کوفر وابزانی ئینسانیەت ئەوەندە مقدسە، ئینسان زۆر بێت. ئەوە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم فکرەی ئەوەی هەیە کە ئینسان بەلایەوە زۆر بەڕزە مەهما کان کافریش بێت. خودی ئینسان بەلای ئومەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم زۆر گەورە، حەقی ژیانی هەیە. لە پارسەڵە لە وتارەکان ئاباسم کردووە کە حتا کافر مافی ژیانی هەیە، مافی معتەقەداتی خۆی، مافی ئازادی خۆی هەیە لە ژێر دەوڵەتێکی ئیسلامیە کە ئەگەر دروست بێ. لەم زەمانە فتنەی کوشتن ئەوەندە گەورە ئەبێ لە 9 کەس حوتیان کوژراوە. لەم فتنەیە کێشەیەکی زۆر گەورە هەیە. ئەفەرمێن لە ڕیوایەتەکە تۆسیڕونە فیها إلى الكفر، بەبێ ئیرادەی خۆتان، بەبێ دەسەڵاتی خۆتان بەرەو کوفر ئەڕۆن. سبحان الله. يعني تو بيركنوا التعليمي إما استبروا كيرو تعليمي كي كفرية وتعليمي كي إيمان دارانية. اقتصاد ما برو كيرو برو اقتصاد كي الربوي أرو يعني هركس يشتكي هبه بيدا بكري. يعني أجر باجكي أداب حكومة بجورك لجورك كان إلا الرباية كي لورك إلا هو برو قضايا كفرية كان أروى. بۆیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم فتنەیەکی زۆر گەورە بەرەو کوفری ئەبا. لەو زەمانە قوڕاء زۆرە بن، خەڵک هەموو ئەزانن شت بخوێننەوە، خوێندنەواری زۆر ئەبێ، بەڵام فقه کەم ئەبێ، فەقێ کەم ئەبێ، تێگەیشتن کەم ئەبێ لە دین. طلابی علومی شەرعی حەقیقی کەم ئەبن، عەشوائیەت لە ئومەتە دروست ئەبێ، منهەج تیا کەم ئەبێتەوە. أفرمي لهمي خرابتر خطيب زور ابن خطيب. أفرمي أشقى أهلها كل خطيب مصقع. شقي ترين كزلو كاتاكي أو خطيبانا كزوز الزمان يندرج. سبحان الله. يعني يشق لوش ثانيك إنسان وهالي أكا كم ترقصبك، كم تر خطبة بدا، كم تر أوبك، هواري كم تربك أو بابت. كلو زماني فتنة شقي تريني خلق لناوكي أبن لناو كسانا أبن ك زمانیان زۆر درێژ ئەبێ، بەلاتەوە سیر نەبێ. ئێمە زەمانانێک هەبوو کافر زۆرمان و ئەبوو، چکە نەی ئەتوانی کوڕەی موسڵمانان لەتکا بێتە ناوەوە. ئێستا بە تەبیعی خۆی مەلات بۆ دروستەکە، زۆر تەبیعی لە ئیسرائیل مەلایەکت بۆ دروستکە و بێنێتە ئێرە بۆت، قورئانیشی لەبەر بێ، سوننەشی لەبەر بێ، بە زمانی تۆ قسە بکە. چۆن لە مستەشریقەکانە پێشتر کرا، ئێستا بەعەکسەوە. ئێستا كليات زانكواني كالدروي الدولي الإسلامي لبريطانيا لولاتاني ترن زور بيشكوتو ترن لواني خوما أستي خوانواريتي أنا زور قورتي بويا دوشت هي الشهادات كبعام علماء أمر الصحوي الإسلامي زور إشي لسركن أويش أويا دين جيا كان ولا تدين. لو أتشكسي علمي الديني هبه بلام تديني قبولنا كردبه لبري كافر به، لبري بدين كان به علم دين الشيء فرقناك. بويا أفرمي
دوو لەوانەی کە زۆر شەقین لەو زەمانە، یەک ئەو کەسەیە کە خەتیبێکی زۆر زماندار و ئەوانە، دوو کەسێکی زۆر ناودار کە پێی ئەوتێ ڕەکب کە ئەنەما سوار چاکی مەیدانی ئەو زەمانە و ناوداری زەمانی ئەومان ئەفەرمە شەقیترین کەسە، باشترین کەس ئەو مومنە تەقیە خەفیەیە کە کەس پێی نازانێ خەریکی خواناسی و دینداری خۆیەتی. ئەم فتنە زۆر گەورەیە. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆرمان دوو ئەبێتێ. ئەی نەجاتمان چییە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم؟ لەم زەمانە ئەگەر ئێمە تێکەوتین کە ئێستا مبادرەکانی ئەبینین بۆنی ئەم فتنە ئەکەین، ئێمە چی بکەین؟ فەرمووی لا ينجو من شرها إلا من دعا كدعاء الغريق. للرواية غريقي أفرمي هيج كسك لم شر أنفتنا نجاتنا إلا كسك نبي دعاء زور كبلام تش دعاء كسك كخريكة غرق بيتو هات يأتي يتركوتاي هنا سيتي إلا أم كسر رزقاري أبي واتتشار سري إما لو رجاء دعاء. طبعا مسألة دعاء سبحان الله مسألة كي حزكم لخزمتها أنا باسكم تصور كان دعاء كافر جراء به، دعاء كافر جراء به لو تيستمز شتي غريبة بلا تشون دعاء كافر جراء به. شينا خزمة قرآني بيروز أفرمي فإذا ركبوا في الفلك دعوا الله مخلصين له الدين فلما نجاهم إلى البر إذا هم يشركون. مشركة كان كاتك أتون ناو بحر موجي بحر أي هنان وأي بردن وترسيكي زور قوريان لأنيش ألم كاتا سبحان الله دسيان أكرب الدعاء بلام تش دعاء مخلصين له الدين بالطوامي إخلاصه ودعاء كان يان أكرد سبحان الله خوي قال رزقاري أكردن بلام كرزقاري أنا إذا هم يشركون دسيان أكرد والشرك كردن. يعني أمكس مشركان لنا والدريايا لحيبتي شبولي زحمتي دريا دعاء كان أكرد دعاء كان جراء. أما يجيب المضطر إذا دعاه. إمام الطبري أفرمي ما آية عامة كافر مسلمان أقريته كإنسان كوت الزور زحمتي دسي للزوي براه هاواري كرد مهما كان كافر يجبي خوي قرر جوابي أداته. تيتو تصور كأفرمي شي لم فتنة، يعني أم فتنة أما نقرصة عقلي خوت دركي خوت فكري خوت سياستي خوت أمتي بيغمر صلى الله عليه وسلم كارناك هاوارك دعاء غريقك دعاء غريق أو دعاء أجر كسيكي مشرك بيك جيراب تجاي توي إيمان دار أجر بيك إبتون جيراب. بوي إنسان لدعاء كان أبيت شاوي لسر زوي ولا أسباب كان ببره هموي بدأت تدسي خوا دعائك قولي كل لنا وضلي ودرجة إخلاصك طاو ولا ما فرموا الشرط قبول أتيب زي دعاءك جيرايا أن شرط قبول شيء يكشت بس إخلاص بس لبرخاتي خوا أو دعابك بدل بيك بروح لقلياتي قلبه ليش هناك كسبيد نزاني هاوارك خويا لفتنة كان رزقارمك لم زمني فتنة زور قوريا دعاء زور وسيلة كي قوريا بو رزقاربون بيشتر عزم كردن عقيدة باك لهندي فرمايشتا باسكرا أخوة لبين مسلمانانا إما داران رزقارمان أكا دعاء زور قوريا لزمني فتنة إما أمر لزمني كان سبحان الله دعاء كان ما زور بتشوكه دعاء بو أمتي بيغمر صلى الله عليه وسلم ناكين دعاء بو هستانوي أمد ناكين دعاء بو دلي مسلمانان ناكين ين هندي دعاء كسي شخصية كين بو خومان أزاي بو تشيتو ناو نرجع ولا ما أفرم بو علي إياك نعبد وإياك نستعين بجمع إلي خطو تنهانا فريكي علي لعل لناوكو مالي مسلمانانا تو جوار جيراوبي بو إنسان دعاء بتشوك نكا متحجر نكا دعاء كان لقالب ندا هميشه دس برس كردوا همو أمتي بيغمر صلى الله عليه وسلم بيلا بيرشاو أوي لو بيج الرشتوه قناه بارنا قركانا بيري نكي أوي لموضوع ده هتا روجي قيامة يقداني لبير نكي ببار يا إلهي إما عقلي خومن دركي خومن فكري خومن درقتي أم في تنقورانا نايه تومان هي إلهي بهانا منوبي برواك النجاة بكار باري دنيا خومن إما أبينين خواهي قرب من عطاءك چن من نخوش بوين ودس من برس كدو شفاي دين
چەندمان بێڕسق بوون و هاوارمان کرد ڕسقی دای بێ حاڵ و ماڵ بوون هاوارمان کرد پێ عەتا کردین هەر ئەو خودایشتە کەسیەکان بە ئێمە ئەبەخشێ عامەکانیش بە ئێمە ئەبەخشێ بۆیە لەو زەمەنی فتنە باشترینی دوعاکان ئەو دوعانایە کە ئینسان بە عام ئەیکات و هاوار ئەکا کە خۆی گەورە لە فتن بیپارێزێ بۆیە باسی مەسئلەی کافرێکم بۆ کردن مشریکێکم بۆ کردن دوعای گیرە ئەبێ بۆی تۆی ئیماندار خۆت بە کەم نەزانی کە دەست بەرزەکەیتەوە بزانە ئیلا رب العالمین لێت قبوڵەکات و لێت وەرەگرێت ئەم فتنەیەکی زۆر گەورە و چوارەمە فتنە کەڕ و کوێرەکەیە کە یە بەسەر ئومەتە کە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ زۆر بە هوشیاری زۆر بە ئاگاداری مامەڵەی لەگەڵاکە لەو زەمەنە چەکی دوعای بەکاربێنێ لعل رب العالمین دەرگاکانی خێر بەسەری ئەکاتەوە خۆی گیان ئێمە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی ئەعظەمت یا ئیلاهی هاوار بەخوا تەنها بۆ لای تۆ بەرزەکەینەوە ئێمە یا ئیلاهی قەت ناتوانین دەستی زەلیلیمان لە بەردەم هیچ کەسێکا بەرزکەینەوە لە بەردەم تۆیان نەبێ پەروەردگارە ئێمە ئەو عەبدانەین کە ڕکوع نابین تەنها لە حوزوری تۆیان نەبێ سوجدە نابین تەنها لە بەردەم تۆیان نەبێ ئیلاهی ئەو عەبدانەین کە بەدڵ لا ئیلاهە ئیلڵامان خۆشەوێ تەوحیدمان خۆشەوێ قورئانمان خۆشەوێ نەسرەتی دینەکەی تۆمان ئەوێ پێغەمبەری خوامان صلی الله عليه وسلم خۆشەوێ دەیا ئیلاهی هاوار و نرکە و ناڵەی دڵمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە تو گەورەی خۆت لە فتنەکانی ئاخری زەمان بمان پارێزە یا رب العالمین خوای گیان لەسەر جەم گوناهەکانمان ببورە گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهانێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهانێ زانیمان و زیادەڕەویمان تیا کرد یا ئیلاهی عەفومان کە بەزەی بەسەرمانە ببارێنە عەفو بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە بەرەکاتی ئاسمان و زەوی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی هاتوونە بە زمانی بە ڕۆژوە هاتوونێتە حوزوری تۆ یا رب العالمین ئەگەرچی نوێژەکانمان شیاو نەبێ ڕۆژەکانمان شیاو نەبێ بۆ تۆی بەرزکەینەوە ذیکر و ئەوراد و قورئان خوێندنمان پڕ بێ لە غەفڵەت بەڵام بەخوا پەروەردگارە ئەزانین کە تۆ کەریمی کەسی کەریمیش کەس لە بەردەم ماڵی خۆی دەرناکە لەناو ماڵی خۆی دڵیان ناشکێنێ یا ئیلاهی بەو نازەوە هاتوون و ڕوومان کردوتە حوزوری تۆ تو گەورەی خۆت دوعاکانمان قبوڵ کە ئەو من بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەو من بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەو من بە مناڵە مناڵی ساڵحکە ئەو من کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە ئەو من نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەو من دڵ نائارامە ئارامیکە ئەو من ماڵی نائارامە ئارامیکە ئیلاهی داوات لێ ئەکەین بەهانای ئومەتی پێغەمبەرەوە صلی الله عليه و آله وسلم وەرە بەخوا پەروەردگارە ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیلەتی زۆر چەشتووە ئەوە 100 ساڵە یا ئیلاهی ئێمە بێسەر و بێقائیدین هانای ئەم زیلەتە بۆ لای تۆ بەرزەکەینەوە ئەزانین ئێمە شیاونین یا ئیلاهی بەڵام تۆ خوایەکی شیاوی ئێمەی شیاومان کە یا رب العالمین خوای گیان چۆن موسا دروست کرد بۆ نەفسی خۆت یا ئیلاهی داوات لێ ئەکەین دروستمان کە بۆ خزمەتی دینەکەت یا رب العالمین ئیلاهی ئەم ئومەتە لەسەر تاسەری جیهانە زەحمەتی زۆری بینیوە هانای هەموو زەحمەتیەکان بەرزەکەینەوە یا ئیلاهی بەخوا بێکەسین یا ئیلاهی لە سیاسەتا بێکەسین لە اقتصادا بێکەسین لە عسکەریەتا بێکەسین هیچ هانایەکمان نیە تەنها تۆ نەبێ دەیا ئیلاهی بەهانامانەوە وەرە یا رب العالمین مەمان دەرەدەسی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین بەزەیی بەسەرمانە ببارێنە یا رب العالمین دڵمان یەک خە یا ئەکرەم الئەکرەمین فتنەکان لە بینمانە دوور خەرەوە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمان گرە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە یا ئیلاهی سڵاوی دڵی غەریبی ئێمەی پێ بگەیەنە یا رب العالمین ئیلاهی اشتیاقی دڵی ئێمە بە خۆشەویستمان بگەیەنە صلی الله عليه وسلم یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی مردووەکانمان ببورە لە گوناهی مردووی مسلمانان ببورە یا رب العالمین خوای گیان ئەو مردوانەی کە بێنازن بێکەسن کەس نییە دوعایەکیان بۆ بکە و ئێمە لەم منبەر و میحرابەوە خوای گیان دوعایان بۆ بەرزەکەینەوە لە گوناهی هەمویان ببورە ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەر هەموو وەچە و ئەولادەکانمانە ببارێنە بەسەر وەچە و ئەولادی ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ببارێنە تا ڕۆژی قیامەت خوای لە فتنە بیان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی فتنەکان دەورەیان داوین یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە ئەولادەکانمان بپارێزە
إلهي وشكان من تروج قيامة ببارزة دينك خود ببارزة يا رب العالمين إلهي أجر شيء أما كم ترخم بين لخدمتي دينك تا يا إلهي تو خود سرپرشتي دينك بكو ببارزة يا رب العالمين وشب دسي أمين بيجينا يا رب العالمين إلهي أمر كافران همو في الله كان خوان برپا كردوا ئێمەش تەنها تۆمان هەین هانات بۆ لابێنین یا ئیلاهی بەهانامانەوەرە فێڵەکانیان پوچەڵکەرەوە خۆیان بخەرە ناو فێڵەکانی خۆیان یا رب العالمین لە ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم دوور بخەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە ئەم کوردستانەی ئێمە ئیلاهی پیاوی زۆر گەورەی تیا هەڵکەوتووە خزمەتکاری زۆر گەورەی تیا هەڵکەوتووە خزمەتی زۆر گەورەی ئەم دینەی کردووە يا إلهي داود لي أكين جورا بياو لم ولاطي أما مبرة علماء لم ولاطي أما مبرة زانا كان مبرة دز بدز علم كان بقينا يا رب العالمين علم الشرعي تيازياتك تقوى تيازياتك خواناسي تيازياتك إيمان تيا سلامتك عقيدة تيا ساخك حياة وحرمتي أفرت كان من ببارزة يا رب العالمين خويا بخاتري جوري خل فتنة موبايل بمن بارزة يا إلهي داود لي أكين بجوري خل فتنة أمشى شان بمن بارزة يا رب العالمين لفتنەی کافران بمان پارێزە ئیلاهی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت چێژ بخەرەوە ناو نوێژمان ناو تاعەتمان ناو عەبدایەتیمان یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوا لێ ئەکەین بە تەوبەی جوانی ئەم تەوبەکارانە یا ئیلاهی بە مووی سپی جوانی ئەم ڕیش سپیانە بە بێگوناهی ئەو مناڵانە یا ئیلاهی هاوار بۆ لای تۆ بەرزەکەینەوە دوعاکانمان گیراکە یا رب العالمین قبوڵمان بدەرێ لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین إلهي داوا لكن قبول من بدر لا يخوت يا رب العالمين ورمان قر لا يخوت يا أكرم الأكرمين يا إلهي أم دعانا من قبولك يا إلهي أم دعانا من قبولك يا إلهي أم دعانا من قبولك آمين آمين والحمد لله رب العالمين